ناو نوکتەیەکی کۆنم. نوکتەی دوای کۆڕەوەکە. بیرتانە ئاوت پیاوێک لەسەر سنوور لە بەردەم پاسدارێکا گریاوە؟ پاسدارەکە لێی پرسیوە بۆ ئەگریت؟ ئەویش وتوێتی ژنەکەم و 4 مناڵم لێون بووە. پاسدارەکە پێکەنیوە پێی وتووە کابرا، ئەوان بە یەکەوەن تۆ خۆت ون بوویت. ئەوە ڕووداوێکی ڕاستی بوو. خەڵک کردبوویان بە نوکتە. من پیاوی ناو نوکتەکەم، پیاوەکەی کە گریا بوو. ئەوەی خەڵک دواتر بە گریانەکەی پێەکەنین. من ژنێک و 3 کچ و کوڕێکم لێون بووە. ژنەکەم ناوی پیرۆزە. کچەکانم ناویان فرمێسک و خەندە و کوردستانە. بەڵام ناوی کوڕەکەم نازانم. ڕۆژێک پێشەوەی لێم من بن لەدایک بوو. هێشتا ناومان نەنابوو. ناوێ من شێرۆیە. خەڵکێ کۆبانێ me. Gava ku şer li bajarê me pêk hat, malbata min avare bû. Ez û hevalên xwe em li bajêr man û me parastina bajarê xwe kir. Şer qediya. Kesên koçber vegeriyan lê malbata min venegeriya. Li her derî digeriyam. Li Tirkiye, li Iraqê, li Rojava. Ew her nebûn. Niha jî li wan digerim. Bawerim ez ê wan bibînim. وتی دایکە هەر یەک شاخمان ماوە ئەم شەڕە تەواوە بێ. وتم ڕۆڵە جا ئەم وڵاتە خۆ هەمووی هەر شاخە. جامی ئاوم بە دوایە ڕشت و ئیتر نەمبینیەوە. کە شەڕەکەش وەستا سەرکردەکان یەک هاتنە سەر تەلەڤیزۆنەوە یانوت ئێمە لەوەتی هەین هەر برابووین. ئەی کوڕەکەی من چی لێ هات؟ سجن نەماوە نەگەڕێم، حیزم نەماوە نەچمە لای گەوار نەماوە قۆنەرەی ماچ نەکەم، هەر پێ بەڵێن نەماوە. بەڵام من ئەزانم درۆکەن. شەوان گوێم لە دەنگێتی بانگ مەکە. ئازاد کوڕێکی موزەردی چاوکاڵە لەسەر دەستی چەپی نووسراوە ئاخ شیرینگیان، ئاخ دایکەی کوێر بێ.
خێزانەکەی خۆم دۆزیە و هێنامنەوە بۆ ماڵەوە. دوای 24 ساڵ دۆزیمنەوە هەروەکو خۆیان بوون. کوڕەکەشمان ناو ئەیوب بۆ ئەو هەموو سەبرەی کە گرتی لە چاوەڕوانیە تا دۆزیمنەوە.